وەک تۆ ئاماژەت پێ ئیتر وردە وردە لەی گەرمادا بەزێت و شەوانیش بەرەو پێچڕاستانە. بەڵێ مە بەردەوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەجاخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆ ڕوویدا. جا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە ماوەیەکی کەمدا چەندین ڕووداوی هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕی ڕوویداوە. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کە بزانین هۆکارەکانی چێک ئەم هەموو ڕووداوانە لەم ماوەکەمەدا ڕوودەدەن. جا ئاکام نزیکترین ڕووداویان لە ڕۆژی ڕابردوودا بوو بەداخەوە کە ئەو ڕۆداوە ڕوویدا. جا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین بزانین ئایا هۆکار چێک ئەم ڕۆداوانە ڕوو لە زیادبوون دەکەن بە تایبەتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. ئێمە ئەمانە و پرسیارەکانمان و قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و دیاریکردنی هۆکارەکان و بزانین چۆن بتوانین ئەمانە چارەسەر بکرێ. قسە و هەروها بزانین ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لەو بارەوە چیە میوانجاری قسەژەکەی تۆ تا چەند شۆفێران پابەدین ڕێنمایەکانی هاتوچۆن کە ئەمە لەمەی گرنگترە یاخود تیژڕەوی شۆفێران جگە لەوە ئەمانەیە بزانین ئامارەکانی هەژمانجی ڕابردوو تایبەت بە ڕووداوەکانی هاتوچۆ بزانین چانە. بەڵێ ئاکام بۆمە بەسە دەچینە لای عەلی عەبدوڵڵا وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی ڕاپەڕین کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاکعەلی سڵاو لێبێ بەیانیت باش. بەڕاستی جێگەی پرسیارە و جێگومانە بۆچی لەم ماوەکەمەدا ئەو هەموو ڕووداوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. گەر بەڕوونی بتوانی بە ئێمە و بینەرانیشی بڵێ بزانین ئایا هۆکارەکان چێکە ئەم هەموو ڕووداوانە لەو سنوورا ڕوودەدەن. کاکعەلی بەیانیت باش. بەڵێ باین باش سوپاس. بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێ. باینتان باش. سوپاس. بەڵێ کاگەلی ئەگەر گوێت لە من بوو بێت پرسیاری ئەوم کرد ئایا هۆکارەکان دیاری کراوە یاخود هۆکار چێ لەم ماوەکەمەدا بەتایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەو هەموو ڕووداوانی هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕوودەدەن. ئایا هۆکارەکانتان دیاری کردووە دەزانن بەهۆی چێوێکم هەموو ڕووداوانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕوودەدات؟ سڵاتان لەبێ ئەکە باس لە ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بەداخەوە لەم چەند ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک ڕووداوی هاتوچۆ ڕوویاندا بەداخەوە کە چەند کەسێک گیانیان دەستدا و زیاد لە 18 کەسیش بریندار بوون بەداخەوە. ئەگەر جنابتان پرسیارتان کرد بۆچی ئەم ڕووداوانە ڕوودەدەن یاخود بڵێن هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ چییە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە بوونی ڕووداوەکانی هاتوچۆ بکەن دیارە کۆمەڵێک هۆکار دەبن بە بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ ئەو هۆکارە نەچین. سەرەکیترینیان بەڕێ ئێمە پابەندبوونی شوفێران بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر و هەمووشیانەوە خێرایی یاخود مەشغوڵبوونی شوفێران بە سۆسیال میدیا یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کاتی شوفێریدا یان مەردی توندوتۆڵی ئۆتۆمبیل یان خراپی و کوالەتی شەقام یەکسایی دوو ئاڕاستی شەقامەکانی بەشێک لە شەقامەکانی لە ئێمە بەداخەوە بەشێکیان یەکسایی دوو ئاڕاستن یان ئۆتۆمبیل بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە هەندێکیان کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون مەرجی توندوتۆڵیان نەبووە یاخود بڵێن بێسەرەتا بوون. ئەمانە کۆمەڵێک هۆکارن دەبن بە بوونی ڕووداوەکانی هاتوچۆ. لەم چەند ڕۆژاندا بەداخەوە کۆمەڵێک ڕوودا و ڕوویاندا جێگای تێڕامان و جێگای سەرنج بوو لە کەمتر لە هەفتەیەک 8 ڕوودا و ڕوویاندا کە وەک عەرزم کردن 18 برینداری لێکەوتەوە دوو مردووی لێکە دوو کەس گیانی دەستدا. ئەمە بۆمە بەڕاستی چۆن دەڵێ جێگای تێڕامان و جێگای ئەسەب بوو. لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا هەمیشە هۆکاری ڕووداوەکانیش ڕوون دەکرێت و ئێمە ئەفسەر و کارمەندان کاتێک دەچین بۆ شوێنی ڕووداوەکان کەشف هەڵکاری بۆ دەکەین هۆکاری ڕووداوەکە دیاری دەکەین و لایانی کەپتەرخەمیش دیاری دەکەین. بەڵێ باشە کاکعەلی زیاتر ئەو ڕووداوانی هاتوچۆ لە سنووری کەوتۆتە کوێ سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەمەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو کە ئاماژەت پێ؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی لە سنووری ئێمە بڵێن لە هەموو شەقامەکان لە شوێنێکی دیارێکرا و ڕووداوەکان ڕوانەدا بڵێن لە یەک شوێنیان لە دوو شوێن ئەم ڕووداوانە لە هەموو عین شوێنەکان جیاوازن. بەڵام شوێنێکمان هەیە پێی دەڵێن کلکەی کۆڵین بەداخەوە لە 15 ڕۆژی ڕابردوودا یعنی کۆمەڵێک ڕووداو لێ ڕوویاندا ئەم ڕووداوانە ینی ڕووداوەکان زیاتر بوون لەوەی کە پێشتر ئەو شەقامە هەر هەیە 20 ساڵ دەبێت ئەو شەقامە هەر هەیە و دووسایی دیشە. بەڵام لە 15 ڕۆژی ڕابردوودا
لەم شوێنە کۆمەڵێک ڕوودا ڕوویاندا هەمیشە چوینە شوێن ڕووداوەکان هۆکارەکەشمان ڕوون کردوێت و بۆچی لەو شقامە هێندە و ڕووداوانی هاتوچ بەڵە لیژنەیەک پێکات لەسەر ئاستی ئیداری ڕاپەڕین کە پێکات بوو لە شارەوان و بەڕێوەبەراتی هاتوچێ ڕاپەڕین و لایەنەکانی تر چون شوێنی مۆقعەکان تەماشا کرد و لە کۆڵنیەوان لێ کرد و هۆکاری ڕووداوەکانیشیان ڕوون کردەوە بۆچی ئەم ڕووداوانە لەم شوێنە هێندە ڕوودەن ئەمەش بڵێن پێکات بوون لە کۆمەڵێک ئەندازیاری ڕێگەبانەوەە هۆکارەکان دیاریان کرد بەشێک لە هۆکارەکان یان بەشی سەرشیان پابەندە بوون و شوفێران بوو بە یاسا ڕێنماکانی هاتوچۆ و خێرایی لە ناویاندا یاخود مەشغوڵ بوون شوفێران و بەشێکی تر داوایان کرد پێیان وابوو ئەندازیارەکان دەبێت سەر لە نوێ ئەم شەقامە دیزین بکرێتەوە بۆ ئەوەی چگە شوێنە پێچە و شەقامەکەش تا حدێک ڕگڵی تێدایە داوایان کرد ئەم شەقامە لە سەرتاوە دیزین بکرێتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئەندازەی باشتر شەقامەکە دروست بکرێتەوە ئەمەژی جشتتر بوو لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەو شەقامە زیاتر لە 20 ساڵ ئێستا چۆنە هەر ئەوایە پێشتر قیرکراوەتەوە بەس بڵین ئەم شوێنە هەر پێچە ئەم هەمراز و ئەم لاشتی نیشێوە بەڵام بۆ چەند ساڵ ئەم هەموو ڕووداوان لێک کاتیانی چۆن دڵی لە ماوەی 15 ڕۆژدا ڕوویان نەدەوە وەڵام لەم 15 ڕۆژانی ڕابردوودا ئەم هەموو ڕووداوانە لەو شوێنە بۆ ڕوویدا جێگەی پرسیارەکە ئەوە بوو وە زیاتریش بۆیە فۆکسی خرا سەر ئەو شوێنە دواتر لیژنی پێک هاتوو چون لە شوێنەکەم پێشتر باسمان کرد هۆکارەکان ڕوون کردەوە چارەسەریشیان دانا. بەڵێ کاک عەلی دانانی یاخود بڵێن جێگیرکردنی کامێرای تایبەت بە تیژڕەوی تا چەند کاریگەریە بێت لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بە دڵنیاییەوە لە هەر شوێنێک کامێرەی دیاریکردنی تیژڕەوی هەبێ ڕووداوەکانی هاتوچۆ یان نابن یان زۆر کەم بن نمونەشمان بۆ شوێنە نێوان شەقامی دوکان سلێمانی کە پێشتر ڕووداوی هاتووی زۆر تێدا ڕوودا کەم جار هەبوو کە ئێمە ڕێمان بە سلێمانی بکەوێت لە ڕاپەڕینەوە ڕووداوێکی هاتوچیان دوو ڕووداوی هاتوچۆ نەبینین لە نێوان دوکان سلێمانی خۆشبەختانە ئێستا ڕووداوی هاتوچۆ یان هەر نابێ یان ئەگەر ڕووداوەکە هەش بێ ڕووداوێکی زیانی گیانی و زیانی مادی نابێت تەمان قسەکە لەسەر ئەوەیە دانانی کامێرای تیژڕەوی سوودی زۆرە لەسەر شەقامەکان ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی بەرچاو دادەبەزێنێ چەند کامێرە لە سنووری ئێوە جێگیرکراوە کاک عەلی ڕێگاکانی دەرەوە داری راپەڕین هیچ بەڵێ لە سنووری داری راپۆر هیچ کامێرەیەکی جێگیر دانەندراوە داوەتان نەکردووە هیچ کامێرەیەکی جێگیر دانەندراوە داوا کراوە دانەرە کامێرەی تیژڕەوی بۆ ئەوەی شوفێران پابند بکەین بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ پێم خۆشەیە خاڵڕوون کەمەوە فەرموو لەسەر دانانی کامێرای تیژڕەوی بەداخەوە بەشێک لە شوفێران بەشێک لە هاوڵاتیان دانانی کامێرای تیژڕەوی پێیان وایە تەنیا بۆ ئەوەیە تەنە بڵین پارە لە هاوڵاتی یاخود لە شوفێر بستێنرێ یاخود بەو بەدەستێنانی پارەیە بەڵام ئەم بۆ چوونە بەدڵنیایی و هەڵەیە وەک پێشم گوتن ئێمە بەڵگەمان هەیە کە لە نێوان دوکان سلێمانی ڕووداوەکانی هاتوچۆ یان زۆر کەم بوون یان هەر نەماون بەهۆی دانانی کامێرە ئەوەش کەواتە سوودی هەیە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ بۆ نەمانی یاخود کەمبوونەوەی زیانی گیانی و زیانی مادی هەرچەند سەرپێ هەر کەسێک سەرپێچی بکە لە شوفێریدا تیژڕەوی غەرامە بکرێ هەر چەندی غەرامە بکرێ ناکاتەوەی کە کەسێک تووشی ڕووداوی هاتوچۆ بێ کە زیانەکەی چەندە زۆر و چەندە گەورەیە باشە کاک عەلی وەک دەزانین کە چەندین ئۆتۆمبیلی بێسەرەتا هەیە و لەسەر شەقامەکان دەسوڕێنەوە ئایا ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتایانە هۆکارین بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر ڕوو بدەن سەنەخان ئەگە باس لە ئۆتۆمبیلی بێسەرەتا بکەین ئۆتۆمبیلی بێسەرەتا تەنیا لە سنووری ئیدارەی راپۆڕینە لە سەرجەم سنووری بەڕێوەبەراتیەکان تا زۆر ئۆتۆمبیلی بێسەرەتا کاکعەلی نەک تەنها لە سنووری ئیدارەی راپۆڕین عەفوم کە مەبەستم بەگشتی لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بەگشت بەڵێ تێگەشتم بەڵێ بوونە گرفت ئۆتۆمبیلی بێسەرەتا بۆتە گرفت بۆ هاتوچۆ هەم لە ڕووداوەکانی هاتوچۆ هەم ڕەنگە بەشێک لە
ئەو شوفێرانی کە ئۆتۆمبیلی بێسەرەتایان پێە زیاتر سەرپێچی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بکەن لە ناویشیاندا تیژڕەوی یاخود لە گڵۆپی سوور لە چرای سوور دەدەن. ئەمە هەم زیانی بۆ لە ڕووی هاتوچۆوە هەمیش لە ڕووی ئەمنیەوە زیانی هەیە، چونکە ئەگەر کەسێک ئۆتۆمبیلی بێسەرەتای پێبێ ڕەنگە تووشی بۆ نمونە تووشی شێلان ببێ بتوانێت ڕاکە کەم هەتا دەناسرێتەوە. هەرچەند ئێستا کامێرای چاودێری لەسەر شەقامەکان ناو ماڵەکان کامێرای چاودێری ماڵان هەیە یاخود لەسەر شەقامەکان هەیە، بەڵام ڕەنگە درێتر بناسرێتەوە لەوەی کە ئۆتۆمبیلێک تابلوی هەڵگری تابلوی ڕەسەن بێ. بەڵێ بۆ تەگرفت هەم بۆ ئێمە هەم بۆ لایەنە ئەمنیەکان لەسەر شەقامەکان لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ڕەنگە ئۆتۆمبیلێک تووشی ڕووداو بێ و بە ئاسانتر بتوانێت ڕاکە لە دەستمان. بەڵێ کاگالی ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵەوەی کە ئۆتۆمبیل هەبووە بەڵام هێندە ڕووداوەکانی هاتوچۆ بەم ڕادەی ئێستا نەبوو بێت. ئەویش ڕەنگە و کارێکەوە بۆ بێ کە هەر کەسێک دەبینی لە ئۆتۆمبیلەکەی خۆیدا پابەت نییە بەوەی کە مۆبایلەکەی بەکار نەهێنێت. تا چەنەمە هۆکارە بوو ئەوی کە ئەم ڕووداوانە ڕوو لە زیادبوون بکەن. ئایا لە نێو ئامارانەی کە وەرجان گرتووە لە ماوەکانی ڕابردوودا یاخود لەم ڕووداوانەی کە لەم دوایانەدا ڕوویان داوە، هیچ کەسێکی تیا بوو با بڵین لە دوای ئەوەی کە لێکۆڵینەوە کراوە لە ڕووداوەکە بەکارهێنانی مۆبایل هۆکاری سەرەکی ڕووداوەکان بوو بێت؟ بەڵێ 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 بەدڵنیاییەوە بەکارهێنانی مۆبایل جا مۆبایل بەستی تەلەفۆنکردن یاخود بەستی بەکارهێنانی تۆڕ و کۆمەڵایەتیەکان یان چاتکردنیان هەر شتێک بەڵێ بەشێک لە ڕووداوەکان بەهۆی مەشغوڵی شوفێرەوە بووە. مەشغوڵی شوفێریش ئێمە بڵین کاتێک کە لێکۆڵینەوە ماکرۆ بزانین هۆکاری ڕووداوەکەی چ بووە کاتێک بوومان دەرکەوتووە شوفێر پابەند نەبووە مەشغوڵ بووە ئاگای لە شوفێریەکەی نەبووە لە لایەنەکەی خۆی لای داوە یان خێرا ڕۆیشتووە لەبەرەوەی کە مۆبایلی بەکارهێناوە جا سناپچاتی بەکارهێناوە یان مەسەجی نووسیوە یان تەلەفۆنی کردووە ئاگای لە شوفێریەکەی نەبووە خێرایەکەی بەرز کردو بۆتە هۆی ڕووداوی هاتوچۆ. بڵێ بەکارهێنانی مۆبایل ئێستا ینی بۆتە کێشە لە شوفێریدا بەشێکی زۆر لە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی مەشغوڵی شوفێرەوە لە ناویشیاندا بەکارهێنانی مۆبایلە. بەڵێ باشە کاک عەلی ئەگەر ئامار و زانیاریت لابێت لە ماوەی هەژمانگی ڕابردوو چەند ڕووداوی هاتوچۆ ڕوویاوە بەراورد بە ساڵی ڕابردووش کەم بۆتەوە یاخود زیادی کردووە؟ بەداخەوە ئێمە کە باس لە جیاوازی ئەم ساڵ و ساڵی پێشتر باس لە شەشمانگی یەکەم و شەشمانگی دووەم دەکەین. ئێستا شەشمانگی یەکەمی ساڵی 2025 بەراورد بە شەشمانگی یەکەمی ساڵ 2024 بەداخەوە ئامارەکان لە هەڵکشاندا ئامارەکان بەرز بوونەوە. شەشمانگی یەکەمی ساڵ 2025 343 ڕووداوی هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕووداوە ئەوانەی کە لەلای ئێمە تۆمار کراون. بەداخەوە 168 کەس بریندار بوون 30 کەسیش ژیانی دەستداوە. جا ئەم بریندار و ئەم گیاندەزانە دەکرێت شوفێر بێ دەکرێت پیادە بێ دەکرێت سەرنشین بێ یعنی بەداخەوە ئامارەکە بەرزە. 343 ڕووداوی هاتوچۆ لە شەشمانگی یەکەمدا بەڕاستی بەرزە. لە چاو ساڵی شەشمانگی یەکەمی ساڵ 2024 بەڵێ ئەمارەکە بەرەقەڵکان و زیادی کردووە. باشە کاگەلی با تۆزێکیش باسی خۆمان و خانمان بکەین. وەکو دەزانین خواست زیادی کردووە لایەن ژنان و خانمانەوە بۆ وەرگرتنی مۆڵەتی شۆفێری. ئایا ژنان زیاتر پابندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ یاخود پیاوان؟ و ئایا لەو ڕووداوانی کە ڕوویان داوە لە چەند مانگی ڕابردوو تا و ئامارانەی کە لەلاتانە و هەروە ئەم ڕووداوانی کە لەم دویانەدا ڕوویان داوە ئەوانی کە شۆفێریان کردو لە ڕووداوەکاندا خانمان و زیاتر یاخود پیاوان؟ دەمخێ شەڕێکدا لە نێوان ژنان و پیاوان بڵم کامان زیاتر پیاون بە شێوەیەکی گشتی خانمان ڕەگەزی مێ زیاتر پابندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لە بەرامبەر ڕەگەزی نێر. ئەوی شتێکەڕێتە بووی کە زیاتر پابند بنیان بەشێک لە شوفێرانی ڕەگەزی نێر سەرکێشن لە کاتی شوفێریکردندا بەڵام ئەوانی کە لە ڕەگەزی من زیاتر پابند ڕەنگ ئەو سەرکێشیان نەبێت. ئەگە باس لەوەی بکەین کامیان زیاتر تووش ڕووداوی هاتوچۆ بوون بحکمەوەی کە ڕەگەزی نێر زیاتر شوفێری دەکا بۆیە ئەوان معرەزن کە زیاتر تووش ڕووداوی هاتوچۆ بن و لە ناویشیاندا
ئەوانی کە وتمان زیاتر ڕێگەزیمێ پابندن کە ڕێگەزینێت کەمتر پابند بن کەواتە زۆرتری ڕووداو دەبن بڵێ ڕووداوی هاتوچۆشمان هەبووکە لە ڕێگەزیمێ تووشی ڕووداوی هاتوچۆ بوو لەم چەند ڕۆژانەی ڕابردێکێک لە ڕووداوەکانی هاتوچۆ بەداخەوە شوفێرێک جیانی دەستدا و سەرنشینەکەشی بریندار بووەوە بەرامبەرەکەی ڕێگەزیمێ بوو ئەنی بڵێنەوە لە ڕۆژ جمعە جمعی ڕابردوو بڵێ لە ڕووداوەکانی هاتوچۆ ڕێگەزیمێش بەشدارە بەڵام نەک بەرامبەر بە ڕێگەزینە ڕۆکی یەک بەڵام کەمتر بەڵێ باشە کاک عەلی پلانی یاخۆ ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین چێ بوو ئەوەی ئەم ڕووداوانە لە داهاتووە کەم بێتەوە یاخود هەڕوو نەدات بەڵێ کاگاکەم ئێمە وەک بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین بەشی ڕاگەیاندن ساڵانە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن هەم لە ڕەوزە هەتا زانکۆ پەیمانگا چین ناوەندەکانی خوێندن وانی هۆشیاری هاتوچۆمان پێگوتون چەند ستافێکمان هەیە لە سەرجەم سنوور بنکەکان ستافمان هەیە وانی هۆشیاری هاتوچۆمان پێگوتون کارمەندەکان ئەفسەر و کارمەندەکانمان ڕاهێنراون دەورەمان بینیوە بۆ هۆشیاری هاتوچۆ دەتوانێت بڵێن تاکە بەڕێوەبەرایەتین لە سنووری لە هەموو هەرێمی کوردستان کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین لێرە دەورەیەکمان بینیوە بۆ هۆشیاری کە ڕێنمایی کارانی هاتوچۆ یعنی ئێمە ئەو کەسانی کە دەستە ناوەندەکانی خوێنن لە هەر شوێنێک ڕێنمایی شوفێران یاخود هاوڵاتیان یاخود لە زانکۆ پەیمانگان دەکەین ئەم کەسانە ڕاهێنراون بەردەوام ئێمە سەردانی شوێنە گشتیەکان دەکەین ئەو شوێنانی لە هەر شوێنێک چەند کەسێک کۆ ببێتەوە ئێمە داوامان لێ بکرێ یان بۆ خۆمان داوای دەکەین ناوەندەکانی خوێندن یاخود لە شوفێران یاخود لە ئەوانەی کە ماتۆڕی دیلیڤەری بەکاردێنن لە هەر شوێنێک کە داوامان لێکرابێ ئێمە چینوانی هۆشیاری هاتوچۆمان پێگوتون باگمان بەڕێوەبەرایەتی چون سەردانمان کردوون یان لە ڕێگای تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی ئێوە یاخود سەرجەم تەلەڤیزیۆنەکانی تر یاخود پەیجی بەڕێوەبەرایەتی لەسەر شەقامەکان بروشەرمان داوانێ بە شوفێران لە کاتی دانانی مەفرەزە ڕێنماییمان کردوون تکا پابندن بە یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ لە ناویشیاندا قاشی سەلامەتی بەکارهێنانی مۆبایل و لەسەر شەقامەکان چالاکیمان کردووە بۆ ئەوەی شوفێران هۆشیارکەینەوە هیچێک لە چالاکیەکانمان لەسەر شەقام ڕووداوێکی هاتوچۆمان دروست کرد لە جۆری پێکدادان بۆ ئەو خەڵکی کە لەو شوێنەی بۆمان ڕوونکردنەوە لە کاتی ڕووداوی هاتوچۆ دەبێت چی بکەن قەرەباڵغیمان دروست کرد دوای شوێنەکەمان سۆڵ کرد یعنی سیناریۆیەکمان دروست کرد ڕووداوێکی هاتوچۆ حەقیقیمان دروست کرد و تێمانگەیاندن زیانەکەی ئەوانی کە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبوون لەوێ ئامادە بوون تێمانگەیاندن وەرن تەماشاکەن کەسێک کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت چۆنە ئێوە دەبێت چی بکەن لەو کاریدا یعنی ئێمە هەموو باشە هۆکار و هەموو کەرەسەیەک بەکاردێنین بۆ ئەوەی شوفێران و هاوڵاتیان هۆشیارکەینەوە پابندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆی لە کۆتاییدا هەمومان سەلامت بێت باشە باش بەڵێ بەڕێز عەلی عەبدوڵڵا وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی ڕاپەڕین سوپاس لە ڕانی ئەزیزۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن بەڵێ